بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. نام حسين ياسين مصطفى لصالح 1970 لە هەولێر لەدایک بوویمە لە گەڕەکی ماجیداوە. خێزاندارم، سێ منداڵم هەیە، دوو خێزانم هەیە. سارەتا لە ساڵی 2003 و 4 پەیمانگای پزیشکیم تەواو کرد لە هەولێر. یەکێک لە یەکەمەکان بووم. ئەوە بووم لە 2004 تا 2008 کۆلیژی پەرستاریم تەواو کرد لە 2008. ئێستاش فەرمانبەرم لە نەخۆشخانەی کۆماری لە بەشی شوشتنی گورچی لێ دەست کرد. زۆر پێ خۆشحاڵم، خوا خێرتە بنووسی. بەڕاستی بەرنامەیەکی زۆر پێویستە بۆ هاندانی ئەو خوشک و برایانەی کە دەیانەوێت قورئانی پیرۆز دەبەرکەن یان هیوایەتێکیان هەیە بۆ ئەوەی قورئانی پیرۆز دەبەرکەن. بەڕاستی ژیانێکی تایبەتە لەگەڵ قورئان. سەرەتا کە دەست پێ دەکەیت تۆزێ زەحمەتە، دوایەوە کە قورئان لەبەر کرد بەڕاستی دەچێتە ناو ژیانێشتر. چونکە ئێستا بەڕاستی ئێمە لە زروفێکی داین کە زروفێکی زۆر ناخۆشە، زروفێکی ناهەموارە، خەڵک زۆر مەشغوڵە. ئەگەر ئەتوو بتوانیت قورئان لەبەر بکەیت، قورئان مەشغوڵت دەکات بە خۆی، دەکاتە هاوڕێیەکی باش، هەم لە ژیانی دنیا سەرفراز دەبی، هەم لە قیامەتیش. چونکە بەڕاستی ئەجر و پاداشتی قورئان لەبەر یعنی تەواو نابێ، بەردەوام. هەر هیچ نەبێ ئەو حديث في أنصاسم كحديث الصحيح دفرمي يقال لصاحب القرآن اقرأ وارتق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها. دفرمي لرجل قيامتي با هاوري قرآن دا قلت لك أوي بردوام. طبعا هاوري قرآن أوي كيعني بردوام لقى القرآن بي هيس كاتي تجوكو أوي كقرآن لبردكي ناتوان لقى القرآن بردوام بي تەنانەت یەک ڕۆژ ئەگەر بەبێ قورئان بی ناتوانی، یەک ڕۆژ ساروێ ئێمە دەچینە سەیران یەک قورئان لەگە خۆمان دەبین، مراجعەی دەکەینەوە بۆ ئەوەی لە بیرمان نەچێت. چونکە یەک ڕۆژ مراجعەی نەکەیەوە دەتوانم بڵێم چەند وشەیەک لەبیر دەچێت، چەند پەڕێک لەبیر دەچێت. بۆیە بەردەوام کە مساحەبەی قورئان دەکەیت کە دەبێ هاوڕێی قورئان، ئەو کاتە لە قیامەت ئینشاءالله لە بەهەشت پێ دەگوترێ بخوێنە و بەرز بەوە بە پلەکانی بەهەشت. شوێنی تو لەو کاتێک کە کۆتایی ئاەت لە شوێ تەواو دەکەی شوێنت و لەوەیە. بۆیە پێغەمبەر ئاسەمش دەفەرمێ وشەکە ئاەتەکانی قورئان بە جێرەی پلەکانی بەهەشت دانراوە. تۆ چەند دەتوانی حەز لێ بەرز بیەوە لە بەهەشت ئەوەندە لەبەرکە. وازەم هەموو کەسیش حەز لێ بگاتە دوا پلە لە بەهەشت. بۆیە وا باشەکە بەردەوام بی و هەموو قورئان لەبەرکە ئینشاءالله. بەنسبەت پاڵنەرەکانی لەبەرکردنی قورئانی پیرۆز، وەڵڵی یەکێک لەو پاڵنەرانە ئەجر و پاداشتەکە بوو. بەڕاستی پێشترێ هەر لە منداڵیەوە هەندێک جزوی عەمە و ئەوانم لەبەر کردبوو. ئیتر هەندێک برادەر خوا خەیارە بنووسی کە ئەوانە بەشداریان کرد و پێشترێ لە حیکمە هاتوچی مزگەوت ئەوانەمان دەکرد لەبەرمان دەکرد، گوتیان وا باشە ئێمە لە سەنتەرێک لە مەرکەزێک قورئان لەبەرکەین باشترا بۆ ئەوەی مامۆستایەک هەبێتن وەکو واجباتێک کە لەسەرمان بێتن، چونکە ڕەنگە بەڕاستی لە ماڵەوە زەحمەتە تۆ بتوانانی ئەوها قورئان لەبەرکەوشتە. وەڵا ئیتر ئەوە بوو لە ساڵی 2010 لەگەڵ ئەو برادەرانە پەیوەندیمان کرد بە سەنتەری حیکمە. ئەو کاتە سەنتەری حیکمە و دوای ئەوە ناوەکەی گۆڕا بۆ دەستگای حیکمە و بەشداریمان کرد. سەرەتا ئیختیباریان کردین، ئەوە بوو لە ئیختیبارەکەش دەرچوین و بەشداریمان کرد. وەکو ئێستاش هەر بەرنامەکە وایە سیستەمە هەفتەی ڕوبعێکمان لەبەر دەکرد، هەفتەی ڕوبعێکمان لەبەر دەکرد. وردە خەڵکێکی زۆر پەیوەندی پێوە کرد و ئیتر زۆر بووین. دوایەوە کە زۆر بووین جێگەمان نەما. ئەو کاتەش حیکمە وەکو ئێستا گەورە نەبوو. ئەوە بوو بەڕاستی لەگەر هەندێک برادەری ئیتر زۆر تەشجیع بووین کە قورئانەکەمان سەبر لەبەر دەکرد. ئیتر بە هەلمانزانی بۆ ئەوەی کە ئەو ڕوبعانەکە لەسەر یەک زیاد دەبێ پێویستە مراجعەیەکی پتەومان هەبێت جگە لە حیکمە. یعنی ئەو هەر وەکو ئامۆژگاریشە لە بەو برایانە لە بەو خوشکانەکە قورئان لەبەر دەکەن، نابێ بەتەنیا لە سەنتەرێک لە مەرکەزێک هەر تەنها قورئان لەبەرکەی و هەفتەیەش پێ بچۆتە دەستیەوە. پێویستە یعنی ئەو هاوڕێیانە کە لەگەڵتن لە نێزیکترین شوێن بە یەکتری بگەن. بەڕاستی ئەو زاگە دوو بی سێ بی چوار بی بە یەکەوە بەرنامەیەک بۆ خۆیان دابنێن، مراجعەیەکی باش بکەنەوە. لەبەر ئەوە بەڕاستی حفزکردن ئاسانە، بەڵام مراجعەکردنەوەکە ئەو زەحمەتە. زەحمەتەکەی چییە؟ دەبێ بەرنامەی لە بە خۆت دابنێ، چونکە بەردەوام زیاد دەبێ ئەو ڕوبعانە، دەبێتە ڕوبع، دەبێتە حیزب، دەبێتە جوزء،
یەک جزء و چەند جزء زیاد دەبێت بۆیە بەڕاستی دەبی ئەوە کۆنتترۆل بکەیت ئەو ڕوبع هەر ئەوەندە نییە کە تو مامۆستا ڕوبعێکی دایی ببێتە واز و بچیەوە لە بۆ حیکمەوەیان لە بۆ مەرگ سنتەرێکە لەوەی بیڵەیە بۆ مامۆستا چکە هاتیەوە ڕوبعێکی تر زیاد دەبێت لەسەر بۆیە پێویستە یعنی ئەو برادرانە لەگەڵ لە نێزیکترین شوێن بە یەکتری بگەن و بەرنامێک لە بخۆیان دابن و مراجعە بکەنەوە چونکە تو بەڕاستی وای لێ دێتن کە زۆر بوو لە سەرێت کە مەجاریش نەبوو ئەو مراجعەی بکەیەوە بەڕاستی تووشی مەلەلێک دەبی تووشی بێزارێک دەبی زۆر لە برادرای مەسەڵەن بۆ نمونە لە 2010 45 نەفەر بوون ئاخری گەیشتینەوە ئەوەی کە لە ئەمە 2020 پێش کۆڕۆنای تەواوماکە لە 1920 بە هەمووی 8 تەڵە بەماینەوە لەبەر چ بوو لەبەر ئەوەی مەجای ئەو مراجعەیان نەبوو بۆیە بەڕاستی وەکو ئامۆژگاریەکیش لە بۆ خوشک و برایانە پێویستە بەلای کەم ئێستا بوو نمونە من کە چوارشەمان لەگە برادەرەکان مراجعەم هەیە تەڵەبەم هەیە لە ڕۆژی شەموان بە ئۆنلاین مراجعەی دەکەینەوە لەگەڵ خۆمان ئەوە الحەمدولیلا ئەوان گەیشتنە 10 جزء تەڵەبەی دیکەم هەیە دێنە ماڵەوە بڵێن ئەو هەفتەیە کە مەجالمان هەبوو بیڵێنەوە یعنی هەفتەیەکمان لەبەردەم و ئەو کاتە لە حیکمە لە 2010 بە ڕۆژانی جومعە سەعات 8 تا پێش نیوەڕۆ دەرسمان هەبوو هەتا هەفتەیەشتر نەدەچینەوە حیکمە دەبەرەوە لە ماوەی ئەو هەفتەی دەبایە ئەو ڕوبعی لەبەرکی ئەو ڕوبعی کە لەبەرت کرد جاری دووەم دیسان دەبتە 2 ڕوبع دەبتە 3 ڕوبع دەبتە حیزب دەبتە جزء ئەو کاتە وەکو باسم کرد کە دەبێ کۆنتترۆلی بکەی ئەو ڕوبعانە بۆچی کۆنتترۆلی بکەیت چکە بەردەوام کە زیاد بوو تۆ هەر نابی هەفتە 1 ڕوبع لەبەرکەی وای لێ دەتن دەبێ ڕۆژێ 1 جزئی مراجعە بکەیەوە ڕۆژێ چەند جارێک جزء مراجعە کە تەواویشت کرد بەلای کەمی ڕۆژێ دەبی 3 جزء مراجعە بکەیەوە چکە لە ماوەی 10 ڕۆژ ئەتوو ئەگە قورئان هەموو مراجعە نەکەی و لەبیر دەچێتەوە لە ماڵێ ڕێگا زۆرە بۆ لەبەرکردن ڕێگا بەڕاستی من ئەو قورئانی کە ئێستا پێمە کە لەبەرم دەکرد دەمنووسیەوە کە مراجعەم دەکردەوە لە شوێنێک ئەگەر لەبیرم بچوو بایە ملاحەزەکەم دەنووسی لە تەنیشت ئەو ئاەتەی کە لەبیرم دەچوو هەر لەسەر ئەو قورئانی ئێستا ئەو قورئانە کە لەلامە لەسەر ئەو قورئانەی ملاحەزەم دەنووسی کە لێرە جاریشتر کە گەیشتمەوە ئەوێ لەبیر نەکەم کاتی مراجعەت پێویستە قوتابی دیاری نەکە بەڕاستی شتێکی باش نییە کاتی مراجعە دیاری بکری بۆ نمونە مەسەڵەن تۆ بینی مەغریب و عیشا دیاری دەکەی ئەگە ئەو کاتە پێت نەکرا چی دەکەی یعنی ناتوانانی بکەی دوایەوە دوای عیشا پێت نەکرا کاتی بەیانیان پێت نەکرا بۆیە هەر کاتێک کە گونجا ئەتوو نابی کاتی مراجعە دیاری بکە هەر کاتێک گونجا بۆ نمونە ناو سیارە من زۆر جار چوومە شوێنێک مەسەڵەن بۆ نمونە 20 دقە بووە یان چوومە دەوام ڕێگە قەڵەبارغ بووە من بە فرسەتم زانیوە بەڕاستی ئەوەی کە بە شەو یان دوێنێ لەبەرم کردووە ئەوڕۆ مراجعەم کردیتەوە کاتەکان هەموو کاتێک یعنی پێویستە کاتی مراجعەکردن دیاری نەکرێت زیاتر کاتەکانی من دوای نوێژی عیشا بووە هەتا بڵێن سعات 10 و 11 ئەوانە بەڵێ لە نوێژەکان ئیسفادەم لێ کردیە بە تایبەتی بەڕاستی ئەوەی کە قورئان لەبەر دەکا یەک لەو شتانێک کە زۆر گرینگە دەبی شەو نوێژی هەبی بەڕاستی یعنی وەکو دەڵێ هەموو دەچی فەقەریە لە بۆ ئین کەسانی کە قورئان لەبەر دەکەن ئەگەر لە شەو نوێژەکە تو بێرە چکە هەتا نەیڵێ و بە دەنگ ناتوانی مراجعەکەی زەبط بۆیە ئەگەر شەو نوێژ هەبوو لە ئەو ئەوانەی لەبەرت کردیا لە شەو نوێژ بیڵێ و بەتەنێ یان ئەگەر لە بۆت گونجا پێشنێژی بۆ مسڵمانان بکەیت لە پێشنێژی زۆر زەروری بیڵێ بەڕاستی بە تایبەتی ئەوانەی مزگەوتیان هەیە لە شەو نوێژ زۆر مهمە لە پێشنێژی کە مەأموم لە پشتت بوو تۆ ئیمان بووی زۆر بەقووەت دەبی بەڕاستی وەڵاهی لە ماڵی زیاتر لەبەر ئەوەی بە ماڵ و منداڵ مەشغوڵ دەبی سبحان الله یعنی تەجروبەم کردێ برادەرەکانیش یعنی باز دەکەن هەر کاتێک ویستت دەست دەیە قورئانەکە و مراجعەیەکی بکە و ئیشەک لە بۆ پەیدا دەبی بۆیە یعنی ئەگە بکرابایە مەسەڵەن لە پارچێک یان لە بنکەیەک نێزیک خۆتان لە دەرەوە چەند برادێک بەیەکەوە دابنیشن لە باخچەیەک لە ناو حەدیقەیەک یان لە مزگەفت ئەگەر بەوە بکرا باشترە لەوەی لە ماڵەوەی لە بە مراجعەی بەڕاستی وەڵاهی منداڵ مەشغوڵ دەکەن بەنسبەت لەبەرکردن پێویستە زۆر زەروریە یەک موسحەفت هەبی موسحەفەکی یعنی وەکو بڵێن تایبەت نەیگۆڕی باش ئەو موسحەفە بەڕاستی ئەو موسحەفە نەیگۆڕی باشە یەک موسحەف بی لەبەر ئەوەی زۆر زەروریە چونکە ئەتوو کە لەبەر دەکەی دوایەوە کە مراجعەت کردەوە ڕێک ئەو ڕسمی ئەو پەڕەی دێتە مێشکت بەڵام ئەگەر بەردەوام قورئانەکە بگۆڕی ڕەنگە
شێواز و تەسمیمەکەی بگۆڕدرێت تێکەڵ دەبێت. زۆر زەروریە ئەو قورئانە وەکو ئێستاوەکە دیارە ئەو لایەنە ئەگەر بۆش بیتن زۆر مهمە هەتا ملاحەزاتەکان بنووسی لە تەنیشتە. زۆر جاری وا هەیە مەسەلەن بۆ نمونە ئێستا ئەمە ڕەبتکردنی ئاەتەکان زۆر مهمە کاتێک کە و قورئان لەبەر دەکەی دوایەوە کە مراجعات کردەوە بەڕاستی هەندێک ئاەت هەیە لەگەڵ ئاەتەکەی ترن لە بۆت نایەت وا باشە ئەو بەینانە ئەگەر بۆش بی ئەوە لە مەکتەبەکان هەیە ئەگەر هەبی ئەو کتابە ئەو قورئانە بەڕاستی زۆر زەروری هات بێتن ئەوە لە مەکتەبەکان لە پیشانگایەکان دەبێتن بۆ ئەوەی لەو مسوەدانە ملاحەزاتی خۆت بنووسی بۆی کاتێک کە دەتەوێت مراجعی بکەوە ئەو نووسینانە دێتەوە مێشکت. زۆر زەروریە یەک قورئان بیتن لە قورئانەکان نەگۆڕن باشە بەڕاستی سابت نییە بەڵام وەکو یعنی زۆر زەروریە ئەوە لە سێ کە قورئانت هەموو لەبەر کرد بەڕاستی ڕۆژانە بەلای کەمی لە سێ جوزۆ ناوی کەمتر مراجعە بکە حتا دەڵێن بەزانایان باز دەکەن دەڵێن سێ جوزۆ ئیتەمبەڵەکانە حتا مەقولەکە دەرێ خەمسە لا تەنسە واتاگە ڕۆژێت و 5 جوزو مراجعە بکەیەوە باوەڕ دەبی مامۆستا جەوەر 5 جوزو یعنی ئەوە حفاظەکان دەزانن ئەگەرە توکە قورئان لەبەر کرد هەر جوزئەک پێویست بە نیو سەعاتە یعنی ئەگە تۆ ڕۆژێ 5 جوزئی مراجعە بکەیەوە پێویست بە 2 سەعات و نیو هەتا 3 سەعاتە یعنی لە ماوەی 24 سەعات ئەگەر تو 3 سەعات مەجارت نەبی لە بۆ قورئان لەبەرکردنی بەڕاستی زەحمەت دەبیت. وەڵڵاهی خۆی بەرنامەکە لە ماوەی 10 ساڵە لە حیکمە بەڵام الحەمدوللا من زووتر لەبەرم کرد بە 8 ساڵ لەبەرم کرد بە 8 ساڵ قورئانم لەبەر کرد و لەبەر ئەوەی من قوتابیشم هەبوو دەرسم پێ دەگوت ئەوە بەڕاستی پاڵنەنەشی زۆر باشە یعنی پێویستە ئەوانەی کە قورئان لەبەر دەکەن قوتابیان هەبی بۆ ئەوەی قورئان یعنی مراجعەیان پێ بکاتەوە هەم لە بۆ خۆی دووبارە دەبێتەوە مراجعە هەم سوودەکی دنیا و قیامەتیشت پێ ڕادەکات کەسێک تریش دەگەر خۆت پێ ڕادەکەی. من ڕۆژانە الحەمدوللا جاری وا هەیە ئەگەر زۆر مەجالم کەم بیتن 2 جوزو 3 جوزو جاری واشە 5 جوزو 6 جوزو 7 جوزو مراجعە کردیتەوە داوامیشم هەیە مەشغولیەت و دوو خێزان و بەڕاستی کاتی دەوێت بەڵام الحەمدوللا توانێتم بیگونجێن بەرەکەتی قورئان بەڕاستی زۆر زەروریە ئەو قورئانە ئەگەر ئەتوو بەڕاستی لەگەری خۆت یەکلا بکەوە لەگە قورئان بەڕاستی بەرەکەتێکی زۆر ینی بە حسی هەست پێ دەکەی کە کاتێکی زۆر دەداتێ یعنی بە ماوەیەکی کەم مراجعەی زۆر دەکەیەوە بەنسبەت شێوەی مراجعەکە وا باشە حتا پێت بکرێت بە دەنگەکەشت ئەگە بەرزبی باشتر لەوەی دەنگ نزمبی مەسەلەن بۆ نمونە ئێستا من دەبێم سوورەتێک مراجعە بۆ نمونە سوورەتی زومەر گەیشتیمە مەسەلەن ئەو ئاەتەی قل یا عیبادی الذین ئەسرفوا علی ئەنفوسهم لا تقنطوا من رحمة الله ئەوها لەبەر نەکەی باشە بەڕاستی خراپترین شێوازی مراجعە ئەوەیە بەبێ ئاواز بەبێ تەزوید بە سەریعی قل یا عیبادی الذین ئەسرفوا علی ئەنفوسهم ئەوە زۆر خراپە یعنی بە شێوازێکی هێواش بە لەحنێک مەسەلەن بۆ نمونە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون واتبعوا أحسن ما أنزل إليكم من ربكم من قبل أن يأتيكم العذاب بغتة وأنتم لا تشعرون أن تقول نفس يا حسرة على ما فرطت في جنب الله وإن كنت لمن الساخرين
أو تقول لو أن الله هداني لكنت من المتقين، أو تقول حين ترى العذاب لو أن لي كرة فأكون من المحسنين. شوي يعني زۆر باشە لە بۆ شدێتن غەڵەتە چش بکە یەکسەر دەزانی کە غەڵەت کرێت دووبارە دەتوانین بگەڕێەوە. دوایی لە بۆ ئەوەی زۆر میمە مامۆستا جەوەر ئەتوکە ئەوها بۆ شێوەزەی لەبەر دەکەی مراجعە دەکەیەوە، چونکە تو ڕەنگە لە فرسەتێک ببیە ئیمام، یاخود پێشنێژی بکەی لە شوێنێک، یاخود هەر لەگەڵ ماڵی پێشنێژی بکەی، یا لە شەو نوێش بیڵێەوە، تو خۆ بها بە سەریعی ناڕێەوە لە بوو خەرچی دەی بۆ شێوەی خۆ لێ ڕابینە بەڕاستی. چونکە ئەتوو ئێمە لە حکمە هەموو ساڵانە ساڵێ 2000 ئێمە هەڵسەنگاندنمان دەبی. ئەو هەڵسەنگاندنە پلەی هەیە، پلەی تەجویدی لەسەرە پلەکان، ئەو دەرەجانی لە بۆ دادرێت دەرەجەی تەجویدی لەسەرە، دەرەجەی دەنگخۆشی لەسەرە، دەرەجەی لەحن و ئاوازەکە بەڕاستی. تو ئەگەر بتەوە بە سەریعی بیڵێ و ببێت تەجوید و ئەوانە قەت دەرناچی لەو پێش بڕچیان. بۆیە لە ئێستاوە دەبی ئەوانەی کە قورئان لەبەر دەکەن بەو شێوازە کە ئێستا خوێندم خۆیان لێ ڕابینن، باشترین حافز قورئانێکی متقینە لێ دەررسێتن، هەم لە ڕۆژ دەتوانی وەکو قورئان. ئێستا من مەسەڵەن جگە لەوەی کە تەڵەبەی حافزم قورئانی حفز لەبەر دەکەن، قوتابیم هەیە قیراءەش کە مجازم لە ئیمامی عاسم، دەبی بەڕاستی حافز قورئان دەبی بە تەجویدەوە تەجویدێکی باشی هەبی قورئان لەبەرکە. ئێستا ئێمە هەم لە بەشی تیلاوە مۆڵەتوێدانیش لەوێ ئەندامم. ئێستا هەر قوتابێک کە وەردەجگری لە مانجینەوە هەتادا بەخۆم متابعیان دەکەم و ئیختیباریان دەکەم. هەر قوتابیەک تەجویدی باش نەبێ لە بەشی لەبەرکردن وەرناگیرێ، دەیبینە بەشی فێرکردن 2 ساڵ لەوێ تەواو فێرە تەجویدی دەکەین، ئینجا جاری دووەم دووبارە اختیباری دەکەینەوە قورئانمان لە بۆ دەخوێنێ، ئەو کاتە کە باش بوو دەیبینەوە بەشی لەبەرکردن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. أعوذ بالله من الشيطان الرجيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. لە کۆتاییدا وەکو ئامۆژگارێک لە بۆ خوشک و برایەکان بەڕاستی هەر هەمومان بە تایبەتی لە بارودۆخەشی ئێستا زۆر هەستیاردا کە خەڵک پشتی کردە قیامەت، هەمووی ڕوو لە دنیا، هەمووی مەشغول، کەس نازانی بەخۆی چ دەکا. بەڕاستی زۆر زەروریە هەر هەمومان بە گەورە گوچکە بە ژن و بە پیاو ڕوو بکەین ئەو قورئانە، قورئان لەبەرکەین، قورئان بڵێینەوە، قیرائەتەکانی قورئان بزانین.
بەڕاستی چونکە هەم سەرفرازی دنیا دەبین هەم سەرفرازی قیامەت دەبین بەڕاستی هەم منداڵەکانمان ساڵح دەبن چکە بەڕاستی ئەوەی پشتی لەو قورئانە بکە بەڕاستی زۆر هەم منداڵەکانی هەم بەخۆشی بەرەو ئاقارێکی نادیار دەڕوات ئارێ وڵا خوشخوای گەورە کە لە قورئان باس دەکرێت ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى بە منداڵ بە گەورە گچکە ڕوو لەو قورئانە بکەن چکە بەڕاستی ژیانی خۆش هەم لە دنیا ئەو ژیانە خۆشەکە لەگەڵ ئەو قورئانەیە چکە بەڕاستی من هەست پێ کردووە کە کاتێک خەمێکت دەبێتن کاتێک کە تووشی دەرد و چەڵەمەیەک دەبیتن کە دەچمە سەر مراجعەی قورئانەکە ئاگەم لە هیچ شتێکی دنیا نامێنێت ڕوو لە قیامەت بکەین ڕوو لەو قورئانە بکەین بەڕاستی سەرفرازی دنیا و قیامەت دەبی بەڕاستی ئەو ژیانە کە لەگەڵ قورئان بەسەر ببەی چکە کەلامی ڕەب العالەمینە کەلامی خوایە ئێمە کتابمان زۆر خوێندەوە زۆر شتمان خوێندەوە زۆرمان لەبەر کرد زۆرمان هی ناوبرد هەم لە بۆ دنیا بە ئەوەندە ژیانە بەڕاستی ڕوو بکەین ئەو قورئانە کە کەلامی خوای گەورەیە منداڵەکانمان فێرکەن بۆ ئەوەی منداڵەکانمان ساڵح دەربچن بەڕاستی لە دوا ڕۆژدا ئار ئەو منداڵانە بۆ ئەوەی کە ئەگەر تۆ ساڵح بی منداڵیش ساڵح بی بەڕاستی بەخێوت دەکا یارمەتی دەدا هەم لە قیامەتیش بە یەکتری دەگەنەوە شاد دەبن ئینشاءالله پێشترش کە ئاماژەم پێکرد بەڕاستی وەکو ئەو حەدیثێکە باسم کرد بخوێنە و بەرز بۆ بە پلەکانی باش چونکە تو چەند قورئان لەبەرکەی ئەوەندە بەرز دەبێت لەگە پلەکانی باشت و ئاخر لە کۆتاییشدا دەمێ بەڕاستی سوپاسی دەستگای حکمە بکەم کە بەڕاستی لەوێ من پەیدا بووم لەوێ گەورە بووم لەوێ دەستم بەو قورئان لەبەرکردن و هەم ئینزازە و تەجوید و ئەو شتانە کە ئێستاش ئەلحەمدولیللا بەردەوام دەم ئینشاءالله و ئاماژەش بەوە بکەن کە ئەو برادەر خۆشەویستانە کە لە بیدایەتی کە وەکو پاڵنەرێک بوون لە بۆ من کە ئەمنیان بردە ئەو شوێنە واروای لە ماڵەوەش دەتوانم زۆر سوپاسی خێزانم بکەم بەڕاستی کە بەردەوام لەگەڵی مراجعە بکەمەوە چکە ئەگەر بە تەنیا تو مراجعەت پێ ناکرێتەوە گە کەسێک لەگەڵ نەبێ ئەو قورئانە بگرێتن بەدەستەوە و خەڵەتەکانت لە بۆ ڕاست بکاتەوە زۆر بەڕاستی سوپاسیان دەکەم خوا خێریان بنووسی و خوا خێری ئێوەش بنووسی بەڕاستی کە وەکو هاندەرێک لە بۆ خوشک و برایانە کە دانەی قورئان لەبەر بکەن وەکو هاندەرێک بیتن و پێشیان دەڵێم کە بەردەوام بن کەس نەڵێ تەمەنم گەورە بووە کەس نەڵێ مەشغوڵم بەڕاستی کە تو چوێ ناو قورئان ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالا یارمەتی دەدا بەڕاستی بەرەکەتی تێدایە خەڵکێکی زۆر دەبینم لە تەمەنێکی زۆر گەورە لە 170 ساڵەوە قورئانیان لەبەر کردی زۆر زەروریە بەڕاستی خوا خێریان و لایەکی بنووسی